ئەمریکا حکومەتی داهاتووی عێراق دروست دەکات. ئەمریکیەکان هۆشداری توندیان بە شیعە داوە. 2022 ساڵ حکومەتی داهاتووی عێراق خاڵی دەبێت لە میلیشا چەکدارەکان ئەو میلیشانەی کە کرێگرتەی ئێران بوون و لە نێوخۆدا وەکو ژێردەستەیەک مامەڵەیان لەگەڵ حکومەت و دامەزراوەکانیدا دەکرد. نێردەی تایبەتی ترامپ بە هەر سێ جەمسەرەکەی شیعی گوتووە کابینەی داهاتوو لانی کەم 8 پۆستی استراتیجی و گەورەی دەبێت. ڕەزامەندی ئیدارەی ترامپی لەسەر بێت و بە پێچەوانەوە وەڵامیان تون دەبێت. حاڵی ئێران و هاوپەیمانەکانی لەو پەڕی خراپیدایە و ئەم ساڵ بۆ ئەوان مەرگەسات و ساڵی لە ناوچوون بوو. بەڵام هێشتا گروپە توندڕەوە هاودەستەکانیان لە عێراق حاڵی نەبوون و بەردەوام فولە پشکۆکە دەکەن کە ئاگرەکەی ڕۆ خۆیان دەگەشێتەوە. 2 مانگ بەر لە ئێستا گوشاریان دەکرد کە یاسای هەشتی شعبی لە پەرلەمانەوە تێپەڕێنرێت، ئەو یاسایی کە بە واتای بە قودس و بە پاسدارکردنی چەکداری ئەو گروپانە. هەر بۆیە ئەمریکیەکان لە هەموو کات زیاتر چاویان لەسەر ئەو لاساریانەیە و پێیان وایە ئیدی دەبێت سنوورێک بۆ ئەو گروپانە دابنرێت. چاودێرانی سیاسی دەڵێن میلیشیا شیعەکان پرۆسەی گورزی سنوورداری سەربازی ئیسرائیل و ئەمریکا زۆر خێراتر دەکەن و بەو جوڵانە خێراتر ژیانی خۆیان و سەرکردەکانیان دەخەنە مەترسیەکی گەورە. ماوەی 6 مانگا بەرپرس و سەرۆکی ئەو میلیشیانە نە لە ماڵ و بارەگاکانیان نە لە شوێنی دیاریکراو نامێنەوە و ترسی گورزی ئاسمانی خاپورکەر بڕستی لێبڕێن و هەر ڕۆژە و لە باخ و خانوویەکی دوورە دەستی فەرامۆشکراودا دەمێننەوە. ئیدارەی نوێی ترامپ و نێردەی ئەمریکا هەڵبژاردننی ئەمجارە بە فرسەتێکی گەورە دەبینن بۆ داماڵینی عێراق لەو هاودەستانەی ئێران و لە ماوەی ئەم مانگەشدا بە پێی زانیاریەکان مارک ساڤایە 4 جار محەممەد شیع سوودانی و مالیکی بینیوە و ڕوون و ڕەوان پێی گوتون یان ئێران و کۆتایی هاتن یان ئەمریکا و بەردەوام بوون. ئەمریکیەکان نایەنەوێت هەروە بە زوویی لە عێراق بڕۆن و ناوچەکە لەم کاتە هەستیارەدا بۆ ئێران و هاودەستەکانی جێپێڵن و هەمان هەڵەی ئەفغانستان دووبارە بکەنەوە. هەر بۆیە زۆر بە وردی هەنگاو هەڵدەگرن و بەردەوام لەگەڵ سەرۆک و سەرکردە عێراقیەکان لەسەر هێڵن. پۆستەکانی سەرۆک وەزیران، وەزیرانی نەوت و دارایی، بەرپرسی بانکی ناوەندی، سەرۆکی باڵای ئەنجومەنی دادوەری، بەرپرسی ئاسایشی نیشتمانی لەو پۆستانان کە دەبێت لانیکەم ئەمریکیەکان ناڕازی بوونیان نەبێت لە بەرامبەر ئەو کەسانەی بۆیان پێشنیار دەکرێن. هەر پۆستێکیش بەبێ ڕەزامەندی ئەوان تێپەڕێنرێت دواتر دەبێت عێراق باجەکەی بدات و بەرپرسیارەتەکەی هەڵبگرێت. ئەوەی بەلای ئەمریکیەکانەوە زۆر هەستیارە پۆستی بانکی ناوەندی و ئەنجومەنی ئاسایشی نیشتمانی و پاشان خودی سەرۆک وەزیرانە، چونکە لەو ڕێگەیانەوە دەتوانن ڕاستەوخۆ دەستیان لە ئاراستەکردنی ڕووداوەکاندا هەبێت.